ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدویتان لێبێ. هاوڵاتیەک لە فەیسبووکەکەی خۆی دەنووسێت نەوت هەر بۆتە بەڵا بۆمان. سەدام حسێن دەیفرۆشت و دەیدا بە چەک و پێی لە ناو دەبردین. حکومەتی کوردیش دەیفرۆشێت بۆ گیرفانی چەند بەرپرسێک و میلەتی پێبرسی دەکرێت. دەپرسین ئێوە دڵخۆشن بەوەی کە لە وڵاتێکدان خاوەن نەوتە؟ یان نەوت تەنها چەند حیزب و بەرپرسێکی خەنی کردووە لەم هەرێمە؟ پارە و داهاتی نەوت لەکوێیە و لای کێیە؟ یەکێتی یان پارتی هەمووی بردووە؟ بەرپرسێکی یەکێتی دەڵێ ئاگامان لە داهاتی نەوت نییە. بەرپرسێکی تری یەکێتی دەڵێت ئێمە ئاگاداری مەلەفی نەوتین. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێ کەس لە یەکێتی نازانێت نەوت چۆن دەفرۆشێت. پەرلەمانتارێکی تری یەکێتی دەڵێ تیمی ئێمە لە حکومەت ئاگاداری مەلەفی نەوتە. ئێوە سەر لەم مەتەڵە دەردەکەن؟ ئایا یەکێتی وەک شەریک لە حکومڕانی ئاگای لە مەلەفی نەوتە؟ بەرپرسێکی پارتی دەڵێ یەکێتی ئاگاداری ورد و درشتی داهات و پارەی نەوتە، با خۆڵ نەکەنە چاوی خەڵکەوە. پەرلەمانتارێکی گۆڕانیش دەڵێت چەندە دەزانم خوا هەیە ئەوەندەش دەزانم یەکێتی شەریکە لە داهاتی نەوت. ئایا داهاتی نەوت لای شێیە؟ ئایا تەنها پارتی بەرپرسە لە دیاردەمان ناشەفافەتی نەوت، یان یەکێتی و پارتی هەردووکیان پێکەوە چێشتەکەیان کوڵاندووە، بەڵام ئێستا چێشتەکە خراپ بووە بۆیە یەکێتی دەڵێ ئاگام لێی نییە؟ ئەمە بەرپرسێکی پارتی وا دەڵێت. ئایا خەڵکی کوردستان متمانەی بەم دوو هێزە ماوە کە هەر یەکەیان لە ئاوازێک دەخوێنن؟ پەرلەمانتارێکی پارتی دەڵێت خێرە بە بەرچاوی یەکێتیەوە نەوتی کەرکووک و ناوچەکانی تر دەبرێت. یەکێتیش دەڵێ ئاگام لێی نییە؟ ئەی شێ ئاگادارە؟ یەکێتی خۆی دەدزێتەوە لە بەرپرسیارەتی یان شەریکە لە داهات و پارەی نەوت یان ئاگادار نییە؟ ئاڕاستەیەک لای وایە تەنها پارتی ئاگاداری مەلەفی نەوتە. دەوترێت پارتی بەرپرسە لە هەموو قەیرانەکان و لە ناشەفافەتی نەوت و دیارنەمانی پارەی نەوت. بەڵام ئاڕاستەکەی تر دەڵێت یەکێتی وەک پارتی شەریکن لە دروستکردنی قەیران و لە ناشەفافەتی نەوت. دەوترێت ناکرێ حیزبێک خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە. دوارەسەی جیاواز بە میوانداری لە بەغداوە شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی پارتی. سوپاس کاک شاخەوان بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ جەنابتان. هەروەها قادر ڕزگەی پەرلەمانتاری کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی. سوپاس کا قادر بۆ ئامادەبوونی تۆش. سوپاس بۆ میوانداریتان. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بووە. کا قادر سەرەتایە مەلای تۆ مەلەف و داهاتی نەوت لە هەرێمی کوردستان شەفافە یاخود لە بەغدا؟ لە ڕاستیدا من سەرسام نیم. زۆر سوپاس بۆ میوانداریتان. خۆشحاڵم لەگەڵ برای خۆشەویستم کاک شاخەوان زۆر باشە لەم بەرنامەیەدا. من سەرسام نیم بە بەغدا، بەڵام ئەگەر مقارنەی دۆسیەی نەوت لە هەرێم و لە بەغدا بکەی بێگومان لە بەغدا شەفافترە. لانی کەم لە بەغدا دەزانرێ بڕی ئەو نەوتەی کە دەفرۆشتێ و بە بازار دەکرێت بۆسە بەهایدیلێک نەوت چەندە. باشە کەواتە وەکو پەرلەمانتارێک کە لە کوردستانی و نوێنەری خەڵکی و لەسەر فراکسیۆنی یەکێتی پێت وایە لە دوای جملەی سەرسامی بە تەرجوبەی بەغا، بەڵام پێت وایە داهات و مەلەفی نەو لە بەغا شەفافترە وەکو لە هەرێمی کوردستان؟ بەتەکید بۆ لەوانە ئاخر ئێستا وەڵام بگەمەوە لای ئەو جملانە. باش بەس من بشمێ ئەمەش بگەێنم. بارودۆخی دارایی بەغدا لەوەی ئێمە باشتر نابێ ئەگەر لەبەر چەند هۆیەک دەبێت. یەکێکیان بەغدا دەوڵەتە بۆی پیاەکە بە هەڵەندا دەوڵەتە پارەیەکی یەدەگی زۆری هەیە حدودێک سنوورکێشانی لێرە شەفافتریاخ و لە بەغدا. من پێم وایە ڕاستە لە بەغداش وەکو ئێرە بەرپرس هەیە خاوەنی بیری نەوتە، بەڵام لەگەڵ هەموو ئەو ئێمە ئەمە وایە وەڵامیان پرسیارە لەگەڵ ئەو هەموو گەندەڵیەش کە لە بەغدا لە دۆسیەکەدا هەیە ئەوە لە بەغداش و لێرەش بەرپرس هەیە بیری نەوتی هەیە، بەڵام سەرڕای ئەمەش لە بەغدا شەفاف. زۆر باشە کاک شاخەوان ویستم بەمە داخڵ بم. ئەندام پەرلەمانێک لە پەرلەمانی کوردستان بەم جوملەیە دوای سەرسام نەبوونی بە تەرجوبەی بەغا، بەڵام دەڵێ سەرڕای هەموو کەم و کورتەکان، بەڵام داهات و نەوت لە بەغدا شەفافترە وەکو لە هەرێمی کوردستان. بۆ هەرێمی کوردستان گەیشتۆتە حاڵەتێک کە پەرلەمانتارەکەی سقەی پێی نەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت کاک حەمەدنووری و بۆ برای بەڕێزم کا قادر. دیارە
کاتێک کە تۆ دێی باز لە شەفافێتی نەود لە نێوان هەرێم و لە نێوان بەغداکەی دەبێ هەردوو لایەنە دراسە کرد بێەوە بزانی کەم و کورتەکانی هەردوو لادلا بێ بۆی ئەو کاتە بتوانانی تەقیمی بەغدا لەگەڵ هەرێمە بکەی من بەوە دەست پێ دەکەم دەڵێم لە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە جا لە مەلەفی ئیدارە بێ خەدەمات بێ نەوت بێ ئەمە مۆزوعێکە دانمان پیادنەوە هەر ئەوەش وای کردو ئێمە ئەمڕۆ بەدای مەلەفی گەندەڵکارانە لە هەرێمی کوردستان و پرۆژەی چاکسازی ئەمە هەمووی اعترافێکی ئێمە بەوەی کە گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام کاتێک کە دەی مقارنەی بکەی بە عێراق ئەوە ناحەقیەکی گەلێک گەورەیە لە ڕووی ئەوەی کە عێراق سەرچاوی گەندەڵی ئەگەر بڵێم لە عێراق و گوازراوەتەوە بۆ هەرێم نابێتە درۆ لەبەرەوەی کە ئەگەر بێت و بزات لەسەر مەلەفی نەوت قسە بکەین بۆ ئاگداری برای بەڕێزکە قادر و هەموو ئەو پەرلەمانتارە خۆشویستانی ئێمە لە بەغدا لە ئەوەی لێرە دەکرێت لە هیچ وڵاتێک ناکرێت نەک لە هەرێمی کوردستان بۆ نمونە من کۆمەڵێک نمونە دێنمەوە کە لێرە نەوت بەدەست حکوومەتەوە نییە ئەوەندەی شەفافە کە لە ڕێگای سۆمۆ بە بازار دەکرێت ئەوەی کە ترکە دزی دەکرێت کەس نازانێت بۆ کوێ دەڕوە نمونەیەکی بەسیط بۆ جەنابەت بینی دۆرە و بینی ڕسافە تەنها 5 کیلۆمەترە مانگی 1 ملیۆن لیتر لەو بینە دەدزرێت لە بەرەوەی میلیشای لایەنێکی لایە هەموو بەڵگە و دیکۆمنتەکان هەیە عداد تەثبیتێکە کە لەو بینە 1 ملیۆن لیتر نامێنێ تا ئێسای ها مەلەفەکەشی بکات باشە کاک شاخەوان کەواتە مەلەفی نەوت لە بەغا شەفاف نییە بە بەراورد بە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان نەک هەر شەفاف نییە من لە درێژەی بەرنمەکەیە بە داتا هەموو ئەرقامی گەندەڵەکانی نەوت لە بەغدا لای چ لایەنێکە کێ پێی هەڵەسێ بە داتا دەیخەمە ڕوو بۆ بینەران بۆی بزانن فەرقی هەرێم لەگەڵ بەغدا چەندە باشە بە بەڵگە و بە دیکۆمێن قسە بکە کە تۆڵی مەلەفی نەوت لە بەغا شەفافترە سەرڕای هەموو کەم و کورتەکان من دیراسەی وردی دۆشەی نەوتم لە بەغدا نەکردووە هۆکار هەیە مەسەرەن لانی کەم لە بەغدا نرخی بەرمیلێک بەهای بەرمیلێک نەوت دیارە بەغدا خۆی دەڵێ من نزیکەی 4 ملیۆن نەوت ڕۆژانە هەناردە دەکەم 4 ملیۆنی تەواو نییە تەواونا خەرجیەکانی گواستنەوە بە ئەمبارکردن دیارە کە تێچوونەکانی بڕۆری گواستنەوە دیارە و داهاتەکەی ناچێتە بانکی حیزبێکی دیاری کراو لێرە چێتە بانکی چه حیزبێ لێرە داهاتەکەی دەچێتە بانکی حیزب بانکی کوردستان بانکێکی حیزبیە و بانکی برادێکی پارتی دیموکراتی کوردستان یعنی لێرە داهاتی نەوت دەچێتە باشە داهاتی نەوت دەچێتە بانکێکی حیزبەوە بەڵام لە بەغدا داهاتەکە ناچێتە بانکی حیزب من دەڵێم بە تاکید بێگومان من وتم لە گەندەڵیەکی زۆر لە بەغدا هەیە لە هەموو سێ باش ئێمە لەسەر گەندەڵەکانی ماشەڵا لێرەش گەندەڵی زۆرە بەڵێ لێرەش گەندەڵی یەکجار زۆرە لە دۆسیەی نەوت بە تایبەتی و سەرسامنیم ئەمە جملەی خۆتە ئەڵەی پارەی نەوت لە هەرێمی کوردستان ئەچێتە بانکی حیزبێکەوە کە ئەوەش سەر بە پارتیە بەڵام لە بەغا ناچێتە بانکی بێگومان بەغدا بانکی مرکزی هەیە و بەغدا دەتوانێت تحکوم کا بە سیاسەتی داراییەوە و تحکوم کا بە سیاسەتی نەوت و بەغدا خۆی دەوڵەتە دەتوانێت بە تەواوی تحکوم کا بە دەرامەتە مرۆییەکان دەرامەتە عەفو ئابوووریەکان بە سامانی سروشتی بە نمونە بە تهدیدکراوی بەنەوت ئێمە لە هەرێمی کوردستان هەنگاو دەنین بۆی تحکوم و دەسەڵاتی تەوامان هەبێ بەسەر پەرلەمانتارێکی دەڵێت پەرلەمانتارێکی یەکی من نمونەیەک بۆ دێنمەوە لەسەر جیاوازیەکە هەرچەندە لەسەر جیاوازیەکە من نمونەیەکت باشمەوە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان 15-16 ڕۆژ بەر لە ئێستا راپۆرتێکی ڕاگەیان کە وتی ئێمە لە 6 مانگی کۆتایی ساڵی 2015 لە دوای ئەوەی کە بەغدا لە 6 مانگی یەکەم زیاتر لە 2 میلیارد دۆلاری ناردووە 4 میلیارد دۆلارمان پەیدا کردووە 4 میلیارد دۆلارمان پەیدا کردووە ئەمە جگە لە داهاتی بەڕێوەبراتیەکانی نەوت جگە لە داهاتی ناوخۆ جگە لە داهاتی پاڵاوگەکان لەو نەوتەی کە بەتانکەر لەو نەوتەش کە بەتانکەر دەفرۆشتێ لە ئەگەر تۆ بێی حساب بکەی کە مەسەرەن جگە لەو داهاتەی کە خۆی دەڵێ 36 ملیۆن بەرمیلمان ئەمە شخصەواڵی کە ناوی ئاشتیەورامی ئێوە ئاگادار نین ئەمە 2 میلیار و نیو لەم داهاتە سەرف کراوە ملیار و نیوێکی دیار یەکێتی ئاگاداریەوە ڕقم 2 میلیار و نیوێکی دیار نییە باوت بۆتەوە یەکێتی ئاگاداریەوە 36 میلیۆن بەرمیل نەوت دراوە بە پاڵاوگەکان لە کاتێکدا ئەگەر تۆ بێی دابەشی بکەی ئەم 36 میلیۆن بەرمیل نەوتە ماگانە دەکات بەچی دەکات بە 3 میلیۆن یەکێتی ئاگادارە بورە لەم جوابی ئەمەش دەدەمەوە لەم 3 میلیۆن بەرمیل نەوتە ڕۆژانە دەکات بەچی دەکات بە
100,000 بەرمیل لە مانگێکدا لە کاتێکدا وەزارەتی سامانە سروشتیەکان 150 تا 160,000 بەرمیل دەدات بە پاڵاوگەکان واتە لێرەدا وەزارەتی سامانە سروشتیەکان تەنها لەو نەوتەی کە لە ناو خۆی هەرێمی کوردستان کڕین و فرۆشتن و یەکێتی ئاگادارەت کە وەڵامی وەڵامی ئۆفسیالم بەرەوە 6,000 بەرمیل نەوتی نەخستوە ناو ئەم راپۆرتە یەکێتی ئاگادارە دیارە خۆی هەواڵانی مەکتەبی سیاسی زۆر لەبارەی دۆسیی نەوتەوە قسەی زۆریان کردووە من ئەم قسانە لێرە تیکرار ناکەمەوە یەکێتی ئاگادار وەکو پەرلەمانتاری ئاگادار پەرلەمانتار ئێمە وەکو فراکسیۆن وەکو فراکسیۆنی خۆمان ئاگاداری وردەکاری نەوت نین و نەک ئێمە تەنانەت برادرە هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام پەرلەمانتارانی عێراق ئاگاداری مەلەفی نەوتی عێراقن بەڵام ئەم پرسیارە دەبێت لە کاک بمبورە بۆی جوابی جەنابت دەمەوە ئەمە لەلایەک نانە ئێمە لاکانیتر ئێمە لاکانیتر دڵنیابە نانە ئێمە لاکانیتر دڵنیابە باخر زۆر ماوەی تۆما ئێمە لای دڵنیابە ئێمەلات ئەو قسەی و پێتەواوەکەم کاک شاخەوان پارەی نەوت لە عێراق دەچێتە بانکی مرکزیەوە بەڵام لە کوردستان دەچێتە بانکێکەوە کە سەر بە برادێکی پارتی ئەمە قسەی پەرلەمانتارێکی یەکێتیە وەڵامە بۆ قسەیە چییە لە بەغا شەفافترەوە پارەکە دیارە و دەزانن لە بەغدا ئەو نەوتەی کە سۆمۆ دەیفرۆشێت دەچێتە بانکی حکومیەوە بەڵام ئەو نەوتەی دەفرۆشێت هەندێک لایەنی حزبی دەیفرۆشن دەیخەنە بانقێکی حزبیەوە داهاتەکەشی بۆ ئەو حزبەیە ئێستا بە نمونە بۆ جنابکەڵم بەڵام لە کوردستان ئەگەر بچێتە بانکی کوردستان نازانم ئەو قادرە لە حزبی ئەگەر حزبیش بێ بۆ خەڵکی کوردستان سەرف دەکرێت سەیری جیاوازێکەکە لە بەسرا 4 بۆڕینە و دەچێتە سەر مینای بەسرا بانکێکی ئەهلی حکومی نییە بانکێکی حیزبیە بە دڵنیش بەسکەرەوە بەڵێ چەندین بانکیمانەیەمیشە برانەتم بڕی لێم گەڕێبا تەواویکەم لە بەسرا 4 بۆڕی نەوت هەیە ئەم 4 بۆڕیە بۆڕی حکوومەتی عێراقین دەچنە سەر مینا و نەوتە گوازنەوە ماوە 4 حزب کەناوەکانی لەلای ئێمە هەیە بۆڕی جانبیان کردەوە ئەو بۆڕیە دەگرن نایڵن بچێتە دەرەوە بۆڕی جانبیانێ تەحمیلەکەن و ئەیفرۆشن داهاتەکەش یەچێ بۆ ئەو 4 حزبەی کە هەرێکی بۆڕێکیان ڕاکێشاوە ئەمە مەلەفی هەیە لە پەرلەمانی عێراق و جەنابت دەتوانانی لە سەرۆکی لیژنەی نەوت و گازی پەرلەمان پرسیکان دامی سەرکردایەتی حزبەکەی جەنابتە بەڵام فەرقی ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کە زۆریان ڕەفیقی خۆمن فەرقی ئێمە لە پارتی لەگەڵ یەکێتی چییە؟ ئێمە متمانەیەکی تەواومان بە سەرۆکی حکوومەتەکەی خۆمانە بە وەزیرەکەی خۆمانە بە نوێنەرانی خۆمانە لە لیژنەی نەوت لە لیژنەی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان کاتێک کە ئەندامەکەی پارتی بە دوواداچوونەکە دەڵێ شەفافە یاخود ئەڵێ ناشەفافە ئێمە تەواو متمانەمان پێێتی بەڵام هەرچی لایەنی برادرانی یەکێتیە جێگری سەرۆکی حکوومەت دێتە سەر شاشە بە عالەنیێڵی ئاگادارین ئەوان دەڵێنە لە کەرکووک باسی کەرکووک بە جەنابەت بکەم ماوەیەک زۆر تەرکیزە سەر ئەوە دەکرا کە نەوتی کەرکووک پارتی دەیفرۆشێ لە دانیشتنێکە من پرسیارم لە کاک دکتۆر نەجمەدین کەریم کرد وەکو پارتی لە کاتێکا کاگارێز عەبدوڵڵای لێبوو کاگاڵاخانی لێبوو ئەندامانی یەکێتی جگە لە کەرکووکی سلێمانیش لێ بوون گوتم دکتۆر نەجمەدین دەڵێن لە کەرکووک پارتی نەوتی کەرکووک دەفرۆشێت تۆ بۆ قبول دەکەی گوتی ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ڕاست نییە ئیتیفاقیەیەکمان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کاگرێبوار سەرۆکی ئەنجومەن بوو لێ بووتیە و ئیتیفاقیە لەگەڵ ئەنجومەنیش باز دەکەین یەک لیتر نەوتی ئێمە دەڕاتە دەرەوە ئێمە پێی دەزانین کەواتە لەوێ ئەندامێکی مەکتەبی سیاسی دەڵێ کاکە ئەوەی کە دەرەچێت تۆکو پەرلەمانتارێکی عێراق بابەتێکی باش کاک شاخەوان وەکو پەرلەمانتارێکی عێراق ئاگاداری فرۆشتنی نەوتی عێراقی ئەوەی کە بە ئاشکرا چێتە بانکی مرکزی عێراقەوە ئاگاداری نرخ و داهاتی نەوتی حەمەنۆری بۆ ئەوەی لەسەر منە لەسەر بەغدا قسە بکەم طبعاً ئێمە برادرانمان هەیە لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی سامانە سروشتەکان ئەوان وردو دریشتی ئەو بابەتە ئەزانن بەڵام دەمێ بابەتەکە تەواو بکەم پێش هەفتەیەک وەفدێکی لیژنەی تاقەی بەغدا هاتنە کەرکووک لەوێ چوون سەردانی مدیر عامی نەوتی کەرکووکیان کرد لیان پرسی گوتیان ڕاستە هەرێمی کوردستان نەوتە پرسێکە بەداخ ئەدزێت کە بەداخەوە کورد لە مدیرێکی عەرب بپرسێ بڵێ ڕاستە هەرێمی کوردستان نەوتی کەرکووک ئەدزێت هەردوو لایەنی گۆڕانیش و برادرانی یەکێتیش ئەو پرسیاریان کرد مدیر عام پێوت 1 لیتری نەوتی کەرکووک هیچ لایەک نایدزێ و ئەزانین بۆ کوێچێ جگە لەمە ئەگەر متابعە بکەی ئەوەی لە کەرکووک دەڕوا منەوە نوێنەرێکی کەرکووک بە جەنابتان بڵێم بە پێ قانونی موازنە کاتێکە نەوت 45 دلار دابدانرا لێرە بۆ هەر بەرمیلێک
بڕیار وابوو بۆ هەر بەرمیلێک $2 بۆ پترۆدۆلاری شارەکە بێ لەسەر مەوزوعی پترۆدۆلاریش ئێمە مناقەشەمان لەگەڵ کاکتۆر نەجمەدین کرد وتی ئەوەکەی توانیتان 2013 بۆ من بێنن من هی هەرێمەوە تاوی هەرێمی هێنا بۆ کەرکووکە $10 ملیۆن بەڵێ کاک شاخەوان بەڕێزت وەک پەرلەمانتارێکی عێراق کە نوێنەری کوردی لە بەغدا هەروە سەر بە حیزبێکی دیاریکراوی کە پارتی دیموکراتی کوردستانە متمانە و بە مەلەفەکانی نەوتی هەرێمی کوردستان هەیە کاکە ئەگەر متمانەم نەبێ دەبێ پێش من ئەندامانی ئێمە لە لیژنەی نەوت قسە بکەن لە حکوومەت قسە بکەن نەک من وەکو پارتیەک وەکو ئەندام پەرلەمانێکی عێراق ئەوە تا ئەندامانی پەرلەمانی یەکێتی گومانیانی ئەوە تا جێگری سەرۆکی حکوومەت کوڕی بەڕێزلات تاڵەبانیە گومانی نیە لەسەر مەلەفینەوت خێرە من گومانم هەبێ من بۆ نییە گومانم هەبێ ئەساسن ئەگەر ملاحەزەیشم هەبێ دەبێ هەواڵانی لە لیژنەی نەوتی پەرلەمانی کوردستان تۆ لا دوایە شەفافە وەکو دیقەتت دابێ وەکو خوێنوو بێتەوە وەکو کەسێک چاودێرێک وەکو پارتیەک نا وەکو چاودێرێک وەکو پەرلەمانتارێک نەوتی هەرێمی کوردستان مەلەفی نەوتی هەرێمی کوردستان شەفافە یان نا لەسەر ئەو 300,000 کەرکووک وە لەسەر ئەوەی کە بۆ ئیستهلاکی مەحەلی هەولێر و سلێمانی بەکاردێ بەڵە شەفافە و متابعەمان کرد لەگەڵ ئەندامانی برادرانی یەکێتیش متابعەمان کرد هی کەرکووک زۆر شەفافە هی هەرێمی کوردستان دەبێت برادران قسەی لەسەر باشە زۆر چاکە کاک قادر بەرپرسێکی یەکێتی دەڵێت ئاگامان لە داهاتی نەوت نییە بەرپرسێکی تری یەکێتی دەڵێ ئێمە ئاگاداری مەلەفی نەوتین پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێ کەس لە یەکێتی نازانێت نەوت چۆن دەفرۆشێ پەرلەمانتارێکی تری یەکێتی دەڵێت تیمی ئێمە لە حکوومەت ئاگاداری نەوتە یەکێک لە بەرپرسانی یەکێتی دەڵێ هەندێک کەس تووشی نەخۆشی گومان بوون پرسیارەکە ئەوەیە خۆتان ساخکەنەوە ئاگاداری یان ئاگادار ئەم لێدوانانە ڕاستە دژ بەیەکن بەڵام من پێم وایە کە کێ ئاگادارە کێ ئاگادار نییە ئەمە چارەسەری دەردی خەڵک ناکە ڕاستە خەڵکی کوردستان دەیان هەوێ بزانن کە سەرچاوی گەندەڵی کێیە بەڵام لەگەڵ ئەوەدا بە هۆکە ینی گرفت کێشە سەرەکیەکە یا ئەسلی کێشەکە چییە؟ ئەسلی کێشەکە گەندەڵکاریە لە دۆسیەی نەوت باشترین چارەسەر بە دامەزراوەکردنی دۆسیەی نەوتە و لە هەماکاتدا چاکسازیە لە داهاتی نەوت و ڕێگەدانە بە وردبینی ورد و درشتی مەلەفینەوە باش ئێوە شەریکن لە حکوومەت بۆی جوابی کە ئەوەی کە چەند تێبینیەکم هەیە بەڵێ ئێمە شەریکین لە حکوومەت کاکشاخەوان دەڵێ کاقوبات وتویەتی وەک جێگری سەرۆکی حکوومەت ئێمە بە تەواوی ئاگاداری دۆسیەی نەوتین من خۆم لە کاقوبات پرسیارم کردووە و برادرانی فراکسیۆنیش لە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت پرسیاریان کردووە ئەو دەڵێ لەوەتەی جێگری سەرۆکی حکوومەتم ئاگاداری گرێبەستەکانم بەڵام تەواوی وردەکاریەکانی دۆسیەی نەوت بە تایبەتی ئاڵوگۆڕی نەوت و فرۆشتنی نەوت لە ڕاستیدا ئاگادار نییە کاکشاخەوان دەزانی بۆ بتوانم بڕوا بکەوتم لێ وەرەگەمەوە یەکسەر باشە بە دڵنیایەوەی مەلا دڵنیا بە مافی من مافی نافەوتێنم ئەگەر دوای بەرنامەکەم جوابی ینی چەند سەرت جێکم لەسەر قسەکانی کاکشاخەوان یەک شتی بچووک دەڵێت ئێمە لەگەڵ قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت کۆبووینەتەوە دەڵێت ئاگاداری گرێبەستەکانی نەوتە کاکە من دەڵێم بەڵام ئاگاداری داهاتەکەی یەک دقەیەمە لای تۆ دڵنیا بەیەم سیاسەتی نەوت جیاوازە بڕیاری فرۆشتنی نەوت جیاوازە وە گرێبەستەکانی نەوت جیاوازن و کاقوبات ئاگاداری فرۆشتنی من کاقوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت وتی ئاگاداری هەموو گرێبەستەکانم کە لە ماوەی ئەوەی لەوەتەی جێگری سەرۆکی حکوومەتم و جێگری سەرۆکی لیژنەی باڵای نەوت و گازم بەڵام من وردبین نیم تاکو تەواوی ینی ئاگاداری تەواوی وردی کۆی دۆسیەی نەوت نیم بە تایبەتی ئاڵوگۆڕی نەوت ئەو خۆی حەسەب قسەی ئەو تیمی پێکێناوە بۆی لە هەموو ئەو وردەکاریانە بپێچێتەوە و حەقا چۆن جێگری سەرۆکی حکوومەتێک تۆ نازانم قسەکان لێرەوە ئەبەی لێرەوە قسەکانی من کاکشاخەوان قسەکانی ئەو قسەی قوبات تاڵەبانی بڵیتەوە بێ زەحمەت کە تۆ وتت بە برادرانی وتووە و ئەوەی نەجمەدین کەریم کە ئاماژە پێدا کاک حەمەنووری من دەڵێم کاک دکتۆر نەجمەدین ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگای کەرکووکە من پرسیارم لێ کردەوە وەکو پارتیەک وتومە نەوتی کەرکووک چی لێدێ وتێتی هەموو وردەکارەکانی دەزانین لەگەڵ حکوومەتی هەرێمان ڕێککەوتین سەرۆکی ئەنجومەن دانیشت بوو دوو ئەندامی سەرکردایەتی تری یەکێتی دانیشت بوو و وتی ئاگامان لە هەموو بابەتێکە من ئەڵێم ئەگەر
بەڕێز قوبات تاڵەبانی ئاگداری مەلەفی نەوت نییە و جێگری سەرۆکی حکوومەتە نابێ یەکێتی نیشتیمانی بێ لە کاقوبات دەبێت خەڵکێک دابنە ئاگداری مەلەفەکە بێ ئەمە مۆزوعێکی تر پێم وایە هەموو ئەو قسانەی کە دەوترێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەوەی کە یەکێتی ئاگداری مەلەف نییە یا وەکو شەخص زۆر جار برایەکی بەڕێزەندامێکی سیاسی یەکێتی لە من ئاگداری مەلەفی نەوت نیم مەبەستی ئەوە نییە کە مەلەفی نەوت بەدەست پارتیە بەڵکو لە ناو یەکێتی ئاگدار نییە ئەمە دوو بابەتی جیاوازە ئەندامێکی مەکتەبی سیاسی دوو ئەندامی مەکتەبی سیاسی دەڵێ ئاگدارم کەواتە لە ناو خۆیان دەیانەوێت هەر هەمویان بزانن و هەر هەمویان بزانن جگە لەوەی کە بە بۆرەکانە ئاچەوەی کە بەتانکەرە چێت حسەکان چۆنە ڕێەکەیە دەیانوێت هەموو هێلکەکان بەسەری پارتیا بشکێنن ناتوانن بشکێنن لەبەرەوەی یەکێتی شەریکە کاتێ دەتوانن بشکێنن دەربچن لەو حکوومەتە نەمن و ئاگایان لە سیاسەتی نەوتینە بێەوە لە من ئاگام لێیە باشە مەکتەبی سیاسیە بڕیار بەدەستی ئەو حزب باش کەواتە یەکێتی شەریکە هەم لە داهاتی نەوت هەم لە پارەی نەوت هەم لە مەلەفی نەوت بەتاکید ئەگەر وابێ وە قسەی کاک شاغەوان ئەوەی و پارتی خۆیان تیجارەتی نەوت دەکەن جوابی جەنابەت دەمەوە لە ڕاستیدا سەبارەت بە نەوتی کەرکووک بەر لەوەی سەبارەت بە نەوتی کەرکووک قسە بکەم من دەمەوێت لەسەرەوە قسە بکەم کە کاک شاخەوان خۆی ئەندامی پەرلەمانی عێراقا ئەگەر ئەندامی پەرلەمانی کوردستانیش باە بە دڵنیایەوە ئەمیش داهاتی نەوتی کوردستان نازانێ و هەواڵەکانیشی لە پەرلەمانی کوردستان وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەوردەکاری داهاتی نەوت نازانن و لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشدا من دڵنیام بەشی زۆری سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئاگاداری داهاتی نەوت نین و بەڵام زاتی قسەکردن ناکەن سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئێستا زاتی قسەکردن کە بە دڵنیاییەوە معاناتی هەیە بەدەست ناشەفافی و گەندەڵی لە دۆسیەی نەوتدا و سەبارەت بە نەوتی کەرکووک پارتی دیموکراتی کوردستان لە مانگی حوتی 2014 لە ڕێگەی هێزی لیوای نەوت و گازی سەر بە پارتی دیموکراتی کوردستان دەستی گرت بەسەر کێڵگەی نەوتی بای حەسەن و ئاڤانە و لە دوای ئەم تاریخەش لە دوای نهاتنی پارە لە بەغداوە بە تایبەت لە دوای مانگی 6 2015 کۆی ئینتاجی نەوت هەم ئەوەی کە پێی دەوترێ مەحافزی کەرکووک مەکتەبی سیاسیکانە ئەوەی کە کۆمپانیای نەوتی باکوور و ئەوەش کە پارێزگای کەرکووک سەر بەوە تیجارەتی پێوە دەکات هەموو ئەمانە کە نزیکەی 430,000 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا پارێزگاری کەرکووک سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە من لە جیاتی ئەو قسە ناکەم و خۆشم و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان نیم بەس ئێمە داوا دەکەین لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگیشتی بەڕێز پارێزگاری کەرکووک و وەکو پەرلەمانتارێک ئەوە پەیوەندی بینەوەیە ئەمە یەکیان سەبارەت بە باشە قوبات تاڵەبانی ئەگەر ئاگاداری مەلەفی نەوتنیە وەکو کاک شاخەوان دەڵێ بۆ ئینسیحامی پێ ناکەن کەسێکدانن کە ئاگاداری مەلەفی نەوت ئەمە یەک دووتم تۆ دەڵێی نەوتی کەرکووک لەلایەن هێزێکی پارتیەوە کۆنتترۆل کراوە و یەکێتی ئاگادار نییە لە فرۆشتنی نەوتە من دەڵێم من بە ناوی یەکێتی و قسە ناکەم پەرلەمانتارێکی یەکێتی قسە دەکەم وەڵامت دەدەمەوە بە بەڵگە سەلمێنە باشە تۆش وەرە سەم ڕیزاتی چی بنووسم ئەوە بەرپرسێکڵی ئاگام لێ بەرپرسێکڵی ئاگام لێ لای تۆ بنووسم ئەگەر بتەوێ بینەر لای من بنووسە دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستان ناشەفافە گەندەڵی زۆری تێدا و ئەمە حکومەت لێی بەرپرسە ئەگەر حکومەت هەیمەنەی حیزبیشی بەسەرەوە هەبێ پێویستە ڕای بگەێنە لە حکومەتدا بەڕێز سەرۆکی حکومەت کاک نێچیروان بارزانیە و جێگرەکەی کاک قوبات تاڵەبانیە زۆرترین دەسەڵاتی سەرۆکی حکومەتە و سەرۆکی لیژنەی باڵای نەوت و گازە من لێرەشەوە دەیڵێم من ناڵێم کاک قوبات ئاگاداری هیچ شتێک نییە وەکو واجیەی یەکێتی لە ناو حکومەتی هەرێمی کوردستاندا من باسی باڵباڵێن ناکەم کاک محەممەد وەڵامەکانی من مەشێوێنە بە کاک قوبات خۆی وەڵام داتەوە پێم وایە کە من سەرەتا وتم ئەمە دەردی خەڵک دەرمان ناکە بە دامەزراوەکردن شەفافکردن چاکسازیکردن لەو دۆسیەدا دەردی خەڵک دەرمان دەکا ئەگەر قرار بێ یەکێتی ئاگادار بێ ئایا واتای ئەوە دەگەێنێت کە دۆسیی نەوت شەفافە ئەگەر قرار بێ پارتی و یەکێتی
بەیەکەوە بڵێن ئێمە ئاگادارین واتای ئەوە دەگەێنی کە کەواتە تۆ چیتە ئەو باشە تۆ چیتە لای ئەو ڕەئی کە ئەڵێ ئێمە پێویستە کاقادە جوملەی وازحمەوێ لە تۆ وەک پەرلەمانتارێکی یەکێتی زۆر باشە سیقەت بە وەزارەتی سامانە سروشتەکان و ئەو بەڵگانە هەیە کە لەسەر نەوتێرێن بڵاو دەکرێتەوە نەخیر من پێم وایە بەڕێز ئاشتی هەورامی من ناڵێم کۆی قەراری ئەوەل و ئاخیر لای ئەوە بەڵام من پێم وایە بەڕێز ئاشتی هەورامی داتاکانی شاردوتەوە و ئامادەی شەفافیت کە نەک هەر خۆشی گرفتی ئێر لە کوردستان چییە لە بەرژەوەندی کێ لە بەرژەوەندی حیزبی سیاسی لە بەرژەوەندی حیزبی سیاسی خۆی خێزانەکەی کاگاشتی هەورامی خۆی بازرگانی نەوت دەکات ببوورە بۆ ئەوەی کە من پێ بڵێم بۆی کە من پێ بڵێم بە بەڵگە دەیسەلمێنم کە داهاتی نەوت لە هەرێمی کوردستان ناشەفافە من لە قسە لەسەر ناشەفافەتی داهاتی نەوت دەکەم کوردستان کێ بەرپرسە حکومت لە ناشەفافی داهات بەرپرسە ڕاستە ئەم حکومەتەواتە تۆ ژۆک و پەرلەمانتارێکی یەکێتی لا دوایە هەردوو لاتان بەرپرسن من پێم وایە ناکرێ بەجوورەتەوە پێم بڵە هەردوو ئەمە خۆ ڕاضیات نییە زایدن یانەوەتا ئەڵەی پارتی بەرپرسەوەیەتی بەرپرس نییە ناکرێ بڵین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەوەی حکومڕانیدا بووە زەمانێکی دوورێژە لە دوای ڕاپەڕین وڵامە دەدەمەوە کاکە وڵامە دەدەمەوە بمبورە من دەڵێم بەرپرسیارەتی دۆسیەی نەوت چەندە ینی ناڵێم بارتەقای سەرۆکی حکومت کاقوبات تێیدا بەرپرسیارە بەڵام دەڵێم بەرپرسیارەتی دۆسیەی نەوت لە ئەستۆی کاقوبادیشە بەڵام من جوابی ئەوەم دایەوە خۆ ئێمە یەکێتی و پارتی ئەگەر قرار بێ بەپێ ئەو قسەی شاخەڵاندەیکە شەریک بن شەریکی چی ینی شەریک لە چیدا ئێمە نازام کا قادر تۆ دەمێگەڵی کاقوبات ئاگاداری مەلەفی نەوتە دەمێگەڵی ئاگاداریە بۆسە کاک شاخەوانی مەلای تۆ ئێمەلای تۆ دڵنیا بە ئێمەلای تۆ ناشێنم بڕۆ بکە نایشێنم کاک شاخەوان دەڵێت کاک شاخەوان یەک پرسیاری سەریح دەڵێت ئەگەر لە ناو پارتیە جورئەتێکە بێت دەوە ئەوە پەرلەمانتارانی پارتی و تەنانەت سکرتێری مەکتەبی سیاسیش ئەگەر جورئەتی هەبێ بڵێت ئەڵێت ئاگاداری مەلەفی نەودیم بەڵام پاش و چانێکی کورد وەڵامی و پرسیارم بەرەوە إسلام ديني عربة يا ديني همونا توكانا مستشرقك لجهان هي رأي وابك ديني إسلام عربي إسلام شيء أخوي ديني نتوي يعني ديني نيو نتوي أجر ديني نيو نتوي يا متشيء أجر نيو نتوي بو يا ما هر كلتوري عرب بس المعنى زال عينك أسبانيا بو همو بشريت بو همو جغرافياك بو همو صحرايك بو همو شاخك بو همو درياك بو همو شوينك هرشي شوينك كجغرافياك بشري بو بشر متلقي أو رسالة لا أولا كعرب خوان قوت يعني أبوه تعريب أو شو نانان كذوك خلق تاع مسلمان بوا إمام ابن تيمية لوجه رناوستي دري خواي جورا عربي لا منذ خليقة ففضلت لك خلص تدرس كده نقلب بيها لا بسيارة كمان زماني أهلي بهشت عربي معناها بهشت تعريب كراوت من بزل حديثكم بزل حديث بقى دووبارە سڵاو کاک شاخەوان ئەو پرسیارم لە تۆ کرد یعنی خەریکە وای لێدێ کەس نازانێ پارەی نەوت چی لێدێ لایەک دەڵێت ئێمە بەرپرس نین لایەک دەڵێ هەموو بەرپرسیارەتێکە لای هەردوو لایە و هەردوو لا شەریک بوون و قەیرانەکان تەنانەت قەیرانەکان پەرلەمانتارێک دەڵێ یەکێتی و پارتی هەردووکیان قەیرانەکانیان دروست کردووە هەر لە تێکچوونی پەیوەندیەکان بەهۆی نەوت و سیاسەتی ئابووری سربەخۆی فرۆشتنی نەوت لەگەڵ بەغدایە بەشێک لە یەکێتی دەڵێ پارتیم زەربەی بە هەرێم گەیان بەشەکەی تر دەڵێ هەردوو لا بەرپرس بووین پرسیارەکە ئەوەیە هاوڵاتیان چی بکەن بەچێ باوڕوا بکەن کە ئایا یەکێتی بەرپرسە یاخو پارتی یان هەردوو لا
بەڵێ طبعا دێم وەڵامی ئەو بابەتە دەمەوە کە ئێمە جورئەت بکەین. من جورئەت لە پارتیەوە فێر بوومە و لە سەرکردایەتی خۆمەوە فێر بوومە. ئێمە تەواوی ئەو کێشانی لە هەرێمی کورسانەیە لەگەڵ جەنابی سەرۆک کە باڵاترین مەرجعی ئێمە باس کراوە، لەگەڵ کاگنێ چیروان بارزانی کە سەرۆکی حکوومەتە لە هەموو کۆبوونەوەکان ئەو مناقشانەی کە باس دەکرێت لە ڕاگەیاندن ئاراسی جەنابیمان کردەوە. بۆیە خەڵک مزایدی ئەوە نەکا کە ئێمە جورئەتیەوە ئەو جورئەتی لا ئێمە لا خەڵکی تر نییە. ئەمە مەوزوعێک مەوزوعی ئەوەی بەداخەوە لە کوردستان هێندەی هەوڵ بە حەزبیکردنی دامەزراوەکانی هەرێمی کورسانە درێ هەوڵی بە دامەزراوەکردنی ناکرێت وەکو مؤسسەیەکی ڕسمی کاکە ئەوەی کە سەرۆکی حکوومەتە ئەوەی کە نەوت دەفرۆشی حکوومەتی هەرێمە ئاشتی هەورامینە ئەندامی مەکتەبی سیاسی منە نە ئەندامی سەرکردایەتی منە کاکە ئەگەر وەزیری سامانە سروشتەکان گەندەڵە بڵێ وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان مەڵێ پارتی ئەگەر لە یەکێتی سبەی یەکێتی وەریگر بڵێ کاکە وەزیری سامانە سروشتەکان گەندەڵە نەک ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی. ئەمە مەلەفی حکوومەت تۆ بۆ دی باسی پارتی و یەکێتیەکەی. لە عێراق کە بۆ جەنابتانی ڕوونکەمەوە حقولی بینی بەسڕ و عەمارە حقولی مشتەرەکە هەیە هەتا ئێستا داهاتەکەی نایەتە ڕەسیدی عێراقەوە کە نەوت و غازە لێی دەڕوات. ئەوەی کە من باسم کرد لە نێوان 5 کیلۆمەتر 1 میلیۆن لیتر ئەڕوات بۆڕی کون کراوە حەش دەلایەنێکی سیاسی سەر بە ئەوان دەیفرۆشێت ئەوەی کە جورئەتی ئەوەیان هەبێ. من دەپرسم ئایا ئەندامێکی مەکتەبی ئەوەی کە من باسێکم ئەندامی مەکتەبی سیاسی لایەنێکی عێراقی بۆڕی کون کردەوە بە باخیرە باری دەکات. تخوا ئەگەر ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی لە هەولێر هەیە و بۆڕی کون کردەوە نۆ تەفرۆشێ بۆ ئێوە باسی ناکەن. بەڵام کاک شاخەوان ئەوەندەی مزایدەی تایە. بەڵام کاک شاخەوان دەوترێ پارەی نەوتی هەرێم هیچ دیار نییە. بەشێکی زۆری بەرپرسانی پێدەوڵەمەند بوون. تەنانەت هاوڵاتیە گوتم لە فەیسبوکەکەی خۆیان نووسێتی ئەگەر سەدام ئەیا بە چەک و پێی خەڵکیە کوش پێی ئەوە ئەمانیش ڤێلا و باخ و دنیایەک شتیان پێکردو. ینی پارەی نەوت دیار نیە. ئەگەر دیار بواە 5 مانە موچە نەیراوە بە هاوڵاتیان. ئەوانەی کە گەندەڵ بوون پێشەوەی هەرێمی کورسان بێتە خاوەنی نەوت و نەوت بفرۆشێ هەر باخ و ڤێلایان هەبووە. گەندەڵی لە هەرێمی کورسانە پێش بابەتی نەوت هەیە و ئەگەرەوەی گەندەڵی کرد بێ پێشی نەوتیش کردوێتی. بۆیە من پێم وایە ئەوەی کە مشکلەیە لە هەرێمی کورسان دیاردەیەکە کە زۆر ناخۆشە. من وەکو پەرلەمانتار ئێمە لە پارتی بابەتێکمانە پێ دەڵێن اختصاص کاک قادر دەڵێ پەرلەمانتارانی پارتی لە بەغدا ئاگادار نین. پەرلەمانتاری ئێمە ئەندامی لیژەی نەوتە لە ئێمە شاخوانی ئیجازە بدە. من وتم ئێوە قادر با تەواوی کەم. ئێمە من وتم ئێوە ئاگاداری داهاتی نەوتی کوردستان نین بە شێوە ڕاستەقینەکەی. وتم وە برادران هەواڵانی ئێوە لە ناو پەرلەمانی کوردستان و لە لیژنەی تایبەتمان داهاتی نەوت نازانین وە تەنانەت کۆی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانیش کە من لە بری بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان قسە ناکەم. بەڵام دڵنیام کە تاکید دەکەمەوە ئەگەر جورئەت بکەن ئەوانیش بەشێکیان زۆریان نازانن و لە چەند کەسێک دەرناچێ جەنابیشت دەزانی. ئەمە لایەک لە لایەکی کە من لە جەنابەت دەپرسم ئەگەر دەزانی بەس ئەوەندە من لە جەنابەت دەپرسم ئەگەر بەرگری دەکەی با بەرگریکردنەکە بەرگریەکی کوێرانە نەبێ. چەند پرسیارێک لە جەنابەت دەکەم. چەند نەوت لە هەرێمی کوردستان بە تانکەر دەڕوە. جیاوازی بەهای نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ بەهای برێنت نرخی برێنت چەندە؟ ڕێکەوتنی نەوتی لە نێوانی تورکیا و هەرێمی کوردستان ڕێکەوتنی نێوانی پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان و ئاک پارتیە یاخوهی هەردوو حکومەتە. ئەمانەم جوابدەوە. فرۆشی نەوت چەندە؟ داهاتەکەی چی لێ دێ؟ ئەمانە جوابدەوە. ئیستیحقاق و شایستە داراییەکانی کۆمپانیاکانی نەوت مانگانە چەندە؟ چۆن دراوە؟ بۆچی قەرزیە و کۆمپانیانە بەردەوام لە کەڵەکەبوون و تەراکوم و زیادبووندایە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەمانە کۆمەڵێک پرسیارن. ئەگەر جەنابەت بەرگری لە شەفافیەتی دۆسیەی نەوت دەکەی ئەم وڵامانە بدەوە. باش فەرموو کاک شاخەوان. وا پێشت دەڵێم ئایا تۆ لە بەغدا چەندە لەوانە دەزانی کە ینی لە بەهای نەوت و لە نرخی نەوت. ئەگەرنا هاوڕام لەگەڵ جەنابەتدا سەرەتاش وتم چۆن لێرە بەرپرسەیە کێڵگەی نەوتی تایبەت کردووە بەخۆی بە هەمان شێوە لە بەغداشەیە من دەیڵێمەوە سەرسام نیم بەغدا وڵاتکارانە. ئەگەر جەنابەت ئەندامی پەرلەمانی و نوێنەری خەڵکی کوردستانی زۆر گوناحە بەرپرسێک کێڵگەی نەوتێ بێ باسی نەکەی ناوەکەی بدە
کاکە واز ئەگەر پارتی گەندەڵە بڵێ کاکە فلان بەرپرسی پارتی گەندەڵە ئەگەر یەکێتیە بڵێ کاکە فلان کەسە ئازانی چی کا قادر با جواب بدەمەوە با جواب بدەمەوە نەوتی خۆرمەڵا چ کۆمپانیایەک دەیبە کۆمپانیای کار دەیبە ڕۆژانە 150,000 بەرمیل لەو کێڵگەیە دەڕۆ کۆمپانیای کار کۆمپانیای کێیە کێڵگەکانی ئاوانە و بای حەسەن چ کۆمپانیایەک دەیبە کۆمپانیای کار کۆمپانیای کێیە کۆمپانیای حیزب یا کۆمپانیای حیزب نییە کاک شاخەوان من ئەڵەمی حزب ئەوەی ئەینزالە کێ دەیبە من ناڵێم ئەڵێ حیزب نییە پێم بڵێ چۆن لێ کاکە من تەنها دەڵێم کۆمپانیای کار کۆمپانیای پارتی دەکاکە ئەزانی کا قادر با یەکشت بە جەنابەت بڵێم وەڵاهی وەبیلاهی وەتیلاهی ئەوە سوێندم خوارد هەر ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی بزانم نەوتە فرۆشیە بەڵگەم لە بەردەست بێ لەم کەناڵی ئەنارتیەوە باسێکم ئەندای مەکتەبی سیاسی پارتیش بێ باسێکم بۆیە قسە بۆ لام سەیرە من دیفاعی ئەوەی کە هەیە پێشم وایە ناکرێ بەکەسێک لە ناو حیزبی سیاسی وەزیر بیان هەر پێگەیەکی لەم هەرێمە گەندەڵیەکەی ببێتە هۆکاری گەندەڵی پارتە سیاسیەکە و سەرکردەکانی من لەگەڵ لەوەدا هاوڕام لەگەڵ جەنابیشت دەزانی کە لێرەیەکی نەوتەیە کە بەرپرسەکان مامەڵی پێوە دەکەن تۆش باش دەزانی ئەم ڕاستیە بەڵام وتنی قورسە کاک قادر تۆ دەڵێ جورئەت لە پارتیەوە فێر بوو بەڵام ئازادی لە پارتیەوە فێر نەبووی بەڵام دیموکراسی لە پارتیەوە فێر نەبووی بەڵام وتنی ڕاستیەکان لە پارتیەوە فێر نەبووی جەنابەت چۆن نازانی ئایا دۆسیەی نەوت لە وڵاتە شەفافە باش با بەڵام باتەوە فەرموو کاکە گیان ئەگەر شەفاف نییە تۆ دەبێت دیکۆمنتت هەبێ ئەوەی کا قادر ڕێگەم بدە مقاتعاتم نەکرد من دەمەوێ قسەی ئەندامانی پەرلەمانی کوردستانی ئێمە لەگەڵ خەڵکێکی هاوڵاتیەکی کاسبکارە فەرقیە بێ هاوڵاتیەک ئەڵێ هەموو مەسئولینی کوردستان دزە بەڵام ئەندام پەرلەمانەکە دەبێت تەشخیصیکە بڵێ فڵان مەسئولی پارتی دزە من بیدایەوتم گەندەڵی لە ناو پارتی هەیە لە ناو یەکێتیە بەڵام دەبێت جورئەتیەوە دەبێ باسیکەی وەڵڵاهی دووبارەی دەکەم و هەر مەسئولێکی پارتی یا یەکێتی بزانم دەستی لە گەندەڵی هەیە باسێکم چۆن لە بەغدا لە بەدەم حەیدەر عەبادی وتم فڵان مەسئولی تۆ دزە ئەوهاش لێرە لە ئێلامەکان باسێکم بۆیە ئێمە دەبێنەوەی ئەمڕۆ فێر بین چۆن ئەو خەلەلانە هەیە چارەسەری بکەین چۆن مەسەلەی گەندەڵی شەفاف تۆڵی شەفاف نییە کاکە وەرە با شەفافی بکەین بڵێ کاکە لێرە ئەندامی مەکتەبی سیاسی حزبی فڵان ئەوەندە هەزار نەوت ئەبا ئەندامی مەکتەبی سیاسی حزبی فڵان چاخەوان کا قادر ناوی کۆمەڵی کۆمپانیای پێوتیوتی پارتیە کاکە ئی کێیە من ئەڵەمی پارتی نییە ئەڵم کابراایکی ئەجنبی پارتی نییە تۆ بیسەلمێنە کۆمپانیای کار کۆمپانیای کێیە کاکە من ئەڵەمی کاک ناکەم مناقەشەکەشمان ئەوە بەڵام جەنابەت مادام ئەوەندە بۆم بسەلمێنە کاکە من دەڵێم کۆمپانیای حیزب کۆمپانیای پارتی دیموکراتی کوردستان کاکە ئی کێیە بۆ لە خاوەنداریەتەکەی نەنووسراوە کۆمپانیای بەسی کاک شاخەوان بۆ ئەوەی کۆمپانیای نەوتی نییە بۆ ئەوەی کە لێک تێبگەین کاک من بەو شێوەیە قسە ناکەم من ناڵێم یەکێتی هیچ بەرپرسێکی یەکێتی گەندەڵ نیە من واناڵم من دیفاعی کوێرانە ناکەم بەڵام ئەگەر قرار بێ لە وڵاتە گەندەڵی نەبێ وە کاک شاخەوان باسی دەکا ئەی باشە حاڵی ئەم وڵاتە بۆ وایە بارودۆخی ئەم وڵاتە بۆ وایە بۆ بەڕێزان لە حکومەت و لە قیادەی سیاسی داوای چاکسازی ئەگەر گەندەڵی نەبێ وەکو تۆ ئەڵێ وەکو کاک قادری ژەڵێت ئەی کەواتە حاڵی ئەم وڵاتە بۆ وایە خەڵک موچەی نییە خەڵک ئێستا تەپڵە گەفرۆشە تەپڵەکی ناوماڵ و ناوماڵە فرۆش یعنی تەپڵەک چی بۆ بۆیە بیا بە شیر و دایبی ئیتر یعنی چی باشە من جوابیەوە دەمە کاک محەممەد بەڵام یەک پرسیارەکەم لە کاک قادر هێزی یەکەم لە کەرکووک کێیە هێزی یەکەم لە کەرکووک نیشتیمانی کوردستانە بەڵام خۆ ئێمە ناین لەسەر دیموکراتی کوردستان لیوای باشە پرسیارەکە پرسیارەکان تاوکەم پرسیارە دیەکەم ئەگەر هێزی یەکەم ئەگەر هێزی یەکەم لە کەرکووک یەکێتی نیشتیمانیە خێرە قبولەکە پارتی نەوتی کەرکووک بفرۆشێ و دەنگناکە من لە جەنابەت دەپرسم نەوت لە گەرمیان هەیە نییە ئایا ئەگەر نەوت لە گەرمیان هەیە سلێمانی و لە هەورامان هەیە چۆنێکی قبولەکە نەوتی گەرمیان کێ ئیدارەی نەوت دەدا کێ ئیدارەی دۆسیەی نەوت دەدا کێ بەکڕین بە فرۆشتن و بە بازارکردنی نەوت هەڵدەستێ وەزارەتی سامانە سروشتیەکان نییە حکوومەتی هەرێمی باشە وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان نییە
خۆ هەموو ئیدارەی یەکێتی لە کەرکک یان کە ئیدارەی یەکێتیش نییە پارێزگارەکەی یەکێتیە بەڵام خۆ ئەو نەوت نافرۆشێ اینجا خۆشی دەبێ ئەمە بسەلمێنێ بۆ ڕای گشتی و بۆ مەکتەب سیاسیەکەشی کە ئەو ئاگادارە ئاگادار نییە چۆن ئاگادارە چۆن ماوەی تۆ ما با لە یەکتری تێ بگەین فەرموو کاک شاخەوان کاقادر ئێمە لای تۆ دڵنیا بە بۆی ئەو بەڵگانەی کە لەسەر ناشەفافێتی نەوت لاتە پێمان بڵێ بەڵام با کاک شاخەوان وەڵامی ئەو پرسیارانە با تۆ کە لێو کرد فەرموو کاک قادر طبعا من باسم کرد مەگەر لە گەرمیان کێڵکەی نەوت هەیە و لە هەورامان هەیە و پارتی ئەیدزەوێکێتی دەنگ ناکات دەبێت جەماوەری یەکێتی قبول نەکە ئەگەر لە کەرکووک پارتی یەکێتی هەزی یەکەم و پارتی نەوتە زێدەنگ ناکە من باسم کرد من بە بەڵگە باسم کرد باسی کۆبوونەوەم کرد کە ئەندامی مەکتەبی سیاسی لەگەڵ من باسی کردووە یەکێتیەوە دوو ئەندامی سەرکردایەتیان لێ بووە بۆیە من پێم وایە ئەگەر مامجەلالێک لە ناو یەکێتی نیشتیمانی کورسانە هەبوایە ئەم هەموو دەنگە لەسەر نەوت دەرناچوو من دەڵێم ئەوەندەی کە دەڵێن پرسەکە ناشەفافە مەبەستیان پارتی نییە بە هیچ شێوێ باسی پارتی ناکەن مەبەستیان ئەوەیە لە ناو خۆیانە نازانن نەوتەکە داهاتی نەوت دەبێ هەموو کەسێ لە ناوی کێتی بزانێت لە ناو پارتی ئەوە نییە ئەندامێکی پەرلەمانی پارتی هەیە ئەندامێکی پەرلەمانم هەیە لە لیژنەی هیچ ئیجاب ناکە حیزبی سیاسی ئاگاداری داهاتی نەوتیش بێ دەکرێت لە ڕێگەی واجیهەکانی نوێنەرەکانی ئاگاداری نەوت بێ بۆیە با مناقەشەکە نەکەین کاک شاخوان ئێمە لای تۆ کا قادر کە تۆ ئەڵەی نەود لە وڵات ئێمە ناشەفافەوە پرسیارێکە کرد دەڵێ ئەگەر گەندەڵی نەبێت خێرە خەڵک وا مبتەلا بووە باش پرسیارەکە ئەوەیە نەود بۆتە بەڵا بۆ هەرێمی کوردستان هاوڵاتیان وا دەڵێن ناشەفافێتی نەود بەرپرسیارەتی یەکەم ئەوانە نین کە لە ناو حکومڕانان ناشەفافەتی نەوت خۆ ئێمە بەتەکید ناشەفافی نەوت دەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە بەرپرسی دۆسیەی نەوت ئیتە گرنگ نییە ئەم نەوتە چی ئەیفرۆشیە چی ئەیبا چی ئەیدزیە هەرچیەک بێ گرنگ ئەوە نییە کە ئێمە بزانین بۆ نەوت ناشەفاف بۆ ئەمە لەفە ناشەفافە یاری پێدەکرێت یاخو مافیای گەورە دروست بووە لەسەر نەوت یاخود حیزبە سیاسەکان دەیانەوە ئەم قوتە بەدەست خۆیانەوە بێ خۆی لە ڕاستیدا ئەمەی کە مامەڵە دەکات بەو شێوەیە دەکرێت بە مافیاش بیشوگێنی بەڵام ئێمە دەزانین کە بە درێژایی تاریخی دوای ڕاپەڕین هەمیشە حیزبی سیاسی هەوڵی داوە سامانی هەبێت ئیمکاناتی مادی هەبێت بە حیزبەکەی خۆش بۆ ئەوەی کە چی هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت لە پرۆسەی هەڵبژاردن بیباتەوە بڵێ بۆی کە بتوانێت لە پرۆسەی هەڵبژاردن بیباتەوە قسەکە ئەمەیە بەڵام من دڵنیام کە ناشەفافی لە دۆسیەی نەوت هەیە و هەموو بەرپرسی ئەم وڵاتەش دەزانن کە بەرپرسی سەرەکی لە ناشەفافەتی نەوت لە دیارنەمانی داهات و پارەی نەوت تەنها حیزبێکی دیاریکراوە یاخود هەرۆی من ناڵێم من وتم حکومت بەرپرس باشە حکومت لای حکومت بەرپرس حکومت لای پارتی دموکراتی کوردستانە جێگری سەرۆکی حکومت لای یەکێتی نیشتیمانی کوردستانە تا دوێنێ کە ئێستاش وەزیری مالیە هەر ینی کاک ڕێبازە هی پشکی زوتنەوەی گۆڕان بووە ئەمیش ئەندامی لیژنەی باڵای نەوت و گازە بەڵام ئەو لە بەرنامەی ئاماژەی بۆدا کە من هیچ شتێکم ئیمزا نەکردووە کە لەو لیژنەیە بووە خۆی کە تۆ دەڵێی من نامەوێت مناقەشە بکەمەوە بەڵام هەر بەڕێزێک لەم لیژنەیە هەر بەڕێزێک لەم لیژنەیە ئەگەر بڵێ من هیچ شتێکم ئیمزا نەکردووە لەبەر ناشەفافی ئیمزام نەکردووە پێویستە بگەڕێتەوە بۆ حیزبە سیاسەکەشی من واژۆ ناکەم لەبەر ئەم سەبەبان زیاترین داهاتی نەوت چۆتە گیرفانی چه حیزبێکەوە پارتی دموکراتی کوردستان و پارتی بەرپرسی شکواتە لە ناشەفافێتی نەوت مادەم زیاترین داهاتوە ئەمە شتێکی معادلەیەکی تەنها لە نێوانی ینی پرسیارەکەی معادلەیەکی لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا باشە پێم وا منیش و باشە هەرێکمان وەڵامماندای باشە تاو ینی وەڵام دەتەوێت بەرنامە لەسەر ناشەفافی نەوت و لەسەر دۆسیەی نەوت تۆ دەتوانی کۆمەڵک پرسیاری کە هەیە باشە دەی ناشەفافێتی نەوت چیە خەڵک ئێساوە دانیشتۆ منیش دانیشتوم دەی کا قادر پێم بڵێ ناشەفافێتی نەوت لە چی و چیا هەیە بۆم ناشەفافێتی نەوت لە چی و چیدا هەیە لە هەرێمی کوردستان ئەم مانگی یەک وترا نەوت فرۆشراوە بای 650 ملیۆن دلار لە کاتێکدا کە بەهای بەرمیلێک نەوت لە مانگی یەکدا زۆر لە نزمبوونەوەدا بووە بە بەراوردکردن لەگەڵ مانگەکانی کە لە هەرێمی کوردستان دەوترێ 600,000 ڕۆژانە نەوت دەفرۆشتێ
بەڵام ئاماژە نادرێ بەوەی کە چەند نەوت بەتان کە دەفرێت. باشە هاوڵاتی ئێمە لە کاتێکە ئەم بۆ هەرێمی کوردستان بۆ ماگانە نیو موچەشی پێ نادرێت بۆ لەبەر ناشەفافی لە داهاتی لێ مۆرگێتەوە ببوورە بۆی کە بتوانم بۆ سەرمێنم کە ناشەفافە. باش ئێستا بە درێژایی و بەرنمەیە سلمانە کە ناشەفافە بەڵام ئێستا بۆم بسەلمێن بۆ نمونە 600,000 بەرمیل ئەگەر لە ڕۆژێکدا بڕوە ئەی چەند بەتان کرد دەڕوە بە پێی بە دوواداچوونەکان 350,000 بەرمیلیش بەتان کرد دەڕوە بەڵام گریمان تۆ وادانێ 200,000 بەرمیل بەتان کرد دەڕوە دەکا بە 800,000 بەرمیل 800,000 بەرمیل ئەگەر تەنها بە 20 دلاری بفرۆشێ دەکاتە 16 ملیۆن دلار ماگانە دەکاتە 480 ملیۆن دلار خۆی دەڵێ 500 ملیۆن دلار کاتە بەداهاتی ناوخۆشەوە 150 ملیۆن دلار ئەی بۆ ناتوانێت نیو موچە دابین. باش زۆرترین پارە دەچێتە گیرفانی پارتیەوە بۆیە پارتی بەرپرسیە لە ناشەفافیت زیاتر. باڵ طبعا بۆ حکوومەت ناتوانێت موچە بدا لە ئەوەی کە من لە کاقادر تێگەیشتم ئەمڕۆ نەوت بە 30 دلارە پارتی شکستی خواردە لە بەرەو سەرۆکی حکوومەتەکە پارتیە نەیتوانیوە موچەی خەڵکی بدا. من دەپرسم لە کاقادر سبەی بەرمیل نەوت بۆ 100 دلار خەڵتوانی موچەی خۆی بدا خۆشگوزەرانی هات بۆ کوردستان ئایا ئەو کاتەش دەڵێن ئەم سەرۆک حکوومەت ئەم وەزیرە فاشلە ئەمە فەرقەکەیە لێرە جارێت جیاوازیەکی زۆر ناحەق دەکرێت لە بینی بەغدا لە بینی هەرێمی کوردستانە دەڵێ بۆ بەغدا دەتوانێت بۆ بەغدا دەتوانێت بۆ بەغدا دەتوانێت موچە بدا کاکە با جواب بدەمەوە دەڵێ بۆ سیاسەتی نەوت ئێمە وەکو یەکێتی ئێمە لەگەڵ سیاسەتی قادر هەموو سیاسەکان لە کۆبوونەوەکانیان لەگەڵ زۆر باشە فەرموو کاک شاخەوان یەکدا باش ڕازی بوون بە بڕیاری باشە باشە کاک قادرجان کاک قادر یەک دەکە باشە کاتم نەماوە بدا هەتای سەرۆکی حکوومەت کاک شاخەوان بڵێ باشە کاک قادرجان یەک دەکە قادر با تێبگەین فەرموو کاک قادر بۆ حکوومەتی بەغدا ئەتوانێت موچە بدا بۆ هەرێمی کورسان ناتوانێت موچە بۆ هەرێمی کورسان 600,000 بەرمیلی هەیە 600,000 بەرمیلی هەیە کاکە ملیۆنێک بەرمیلی هەیە بە ملیۆنێکیش ناتوانێت موچە بدا بەڵام بەغدا بۆ معلوماتی جەنابەت لە 6 مانگ لە لای عەبادی بووم داهاتی یەک مانگی نەوتی عێراق 1 تریلیۆنە تەنها موچەی عێراق 4 تریلیۆنە جەنابەت بۆ لە ئەعلام مەناڵی کاکە عەبادی تۆ 3 تریلیۆنە لەکوێ دێنی ئێمە پرسیارمان لێ کرد گوتمەوە 3 تریلیۆنە لەکوێ دێنی بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە سپاس